خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ لەگەڵاو کارانم بە یەکەوە پانۆڕامەیەم شەوتان پێشکەش دەکەین. وردە وردە کێشەکانی خەڵک هەوڵی چارەسەر نزیک بوونەوە لە هەڵبژاردن نزیک دەبینەوە. خەڵک ماندووە، کۆمەڵێک کێشە و گرفت و معاناتی هەیە بە جۆرێک کە تا ڕادەیەکی زۆر هەندێک کات لە هەندێک پرۆسەیە بێمتمانەیش دروست بوو. بەڵام هێز و لایەنە سیاسیەکان بەەوە یاتنە پێشەوەی هەڵبژاردنەوە لە هەوڵی ئەوەدان کە چارەسەری گرفت و کێشەکان بکەن. یەکێتی نیشتیمانی کوردستان وەک هێزێکی سەرەکی سەرساحەی سیاسی هەرێمی کوردستان و عێراق هەوڵەکانی چی دەبن بۆ ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا. لە پانۆڕاما گفتوگۆی ئەم بابەتە دەکەین بە میوانداری بەڕێز شلێر شەید غەفور ئەندامی پێشووی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. شلێر خان بەخێر. زۆر سپاس کاکزاناگیان، سپاس بۆ جەنابیشتان. ئەوە بڵێم لای ئێوە کێشەکان هەمویان پۆلێن کراون، ئێستا لای ئێوە معلومە کێشەی هاوڵاتی چییە؟ مەسەلەن معاناتی خەڵک بە تەواوەتی گەیشتۆ بە ئێوە، ینی ئەنجا لەوە بۆم باسکەی کە ئەو کێشە دیارانەی کە ئێوە ڕاستەوخۆ ئۆرگانەکانتان خەڵکی خۆتان تەنانەت خەڵکی بێلایەنیش پێتانەڵێ چی؟ سەرەتا سڵاو لە ئێوە لەسەر جەمبینەرانی کورسات نیوز. کێشەکانی خەڵک شتێکی شاراوە نییە، ئەوەنە قوڵ بووتەوە، ئەوەنە زۆر بووە کە هەموو کەسێک بە تێڕامانێک ئەبینێ کە ژیان و گوزەرانی خەڵک لەو پەڕی خراپیدایە. لەوانەیە لە چەندین ساڵی یا سەرجەم کابینەکانی پێشووتری حکوومەتی هەرێمی کوردستان هەرگیز ڕادەی گوزەران و خراپی باری خەڵک نەگەیشتۆتە ئەم ڕادەی ئێستا. لەوانەیە لە بارێک لە بارەکانە پێشتر کێشە هەبوو بێ یا لە ئاس خواست و داواکاری خەڵکان نەبوو بێ لە کەرتەکە، بەڵام ئەوەی کە ئێستا ئەیبینین لە سەرجەم کەرتە خزمەت گوزاریەکانە خەڵک ناتوانێت بە هیچ شێوەیەک سودمن بێ لە خزمەت گوزاریەکانی حکوومەت لەبەرەوەی ئەسڵان خزمەت گوزاری لە هیچ کەرتێکە نەماوە. بە تایبەتی ئەو چینە زۆرەی چینە فراوانی خەڵک کە ئێمە پێڵین چینی ناوەندیا چینی خوارمان ناوە چینی هەژار ئەسڵەن چینی ناوەند ماوەش لێ بخات چینی ناوەند بڵین هەر نەماوە. کۆمەڵگا دابەش بووە بەداخەوە، کۆمەلگا لەسەر ئاستی خەڵک جەماوەر دابەش بووە و لەسەر ئاستی شاریش دابەش بووە. یعنی لە هەرێمی کوردستانە کە ئێمە 4 پارێزگەین بەڕاستی وای لێ هاتووە کە هەستەکەیت نیوەی سەر بە شوێنێکە و نیوەی سەر بە شوێنێکی تر نییە، لەبەرەوەی ئەوەنە غەدرەکان زۆرە لە دەبەرێک لە دەبەری سلێمانی لە دەبەری هەڵەبجە لە هەردوو ئیداری گەرمیان و ڕاپەڕین. یعنی هەستەکەی هەموو کەس دەزانێ خزمەت گوزاریەکان بە هیچ شێوەیەک لەو ناوانە نییە، سفر بۆ تۆ. ئەمەش لە کاتێکایە کە هەر هەمومان لەجێ چەتری حکوومەتی هەرێمی کوردستانین. بە ئاشکرا خەڵک هەستی بەوە کردووە کە لەلایەن حکوومەتی یان دەسەڵات لە حکوومەتی هەرێمی کوردستان فەرامۆش کراوە. بەڵێ بە دڵنیاییەوە خۆ ئەم کەم و کورتیانی کە لە ژیانەی خەڵکا هەیە و کێشانەی کە بۆ خەڵک دروست بووە هەمووی کێشەی حکوومەتە. کێشەی حکوومەت و پێویستە حکوومەت چارەسەری بکات. یعنی کاتێک خەڵک قەیرانەوە یان پەیوەندی بە تەوزیف نەکردنی خزمەت گوزاریەکانەوە هەیە. پەیوەندی بەوە هەیە کە ئەو حکوومەتە بیر ناکاتەوە لەوەی کە ژیانی خەڵک چۆنە. وە قەناعەتی نییە کە پێویستە ژیانی گوزەرانی و ژیانی خەڵک ئەم خۆشی بکات، یعنی ئەم بەدەم کێشەکانیەوە بێ. لەبەرەوە ئەوان قەناعەتیان وایە کە خەڵک مشکلە نییە چی ئەڵێ با بێڵێ، یعنی خۆ بە ئاشکرا وتوانە خەڵک چی ئەڵێ با بێڵێ، ئەوان لەسەر کار و پێڕێی خۆیان بەردەوام من ناگۆڕدرێن. پشتبەستن بە چی یعنی بێمنەتی لە خەڵک؟ پشتبەستنەکە بەوەیە کە لەوانەیە حیزبی حکومڕان لە دەسەڵاتە بە تایبەتی کە ئێمە هەمومان نەزانین پارتی دیموکراتی کوردستانە کە چەند وەختە بەڕاستی لە دوای کابینی شەشەمەوە ئیتر کابینە یەک لە دوای یەکان لەژێر دەسەڵات و بە حکومڕانی پارتی دیموکراتی کوردستان ئەچێ بەڕێوە زۆرینە لە پەرلەماندا زۆرینی دەسەڵات لە حکوومەتدا و بە تایبەتی سەرۆکی حکوومەت کە بڕیاردەری یەکەمە و چارەنووسی ئەتوانین بڵین چارەنووسی سەرجەمکایەکان لە وڵاتی ئێمە بەسراوەوە بە کەسی یەکەمەوە لە هەموو شوێنێکە، یعنی حتا لە وەزارەتێکە لە حکوومەتە حتا لە هەموو دامە دەستگا دامەزراوەکانە. لەبەر ئەوانەوە ئەبینن کە ئەوان مسۆگەریان کردووە لەوانەیە وا بیرکەنەوە کە حیاتی خۆیان مسۆگەرە دەسەڵاتیان مسۆگەرە پێویستیان بەوە نییە کە زۆر بیرکەنەوە لە ژیانی خەڵک، بەڵام حکوومەت بۆیە دروست ئەبێ بۆ ئەوەی لە خزمەت خەڵکا بێ. ئەگەر خەڵک سنتەر نەبێ
ینی چی استفادەیەکی تەوا ئەو حکوومەتە لە ڕێڕەوی خۆی لای داوە لە ڕێڕەوی حکومڕانی لای داوە و پێویستە بە شێوازێک لە شێوازەکان کار بکرێت بۆ ڕاستکردنەوەی ڕێڕەوەی حکومڕانی و ئەمەش شتێک نییە بە تەنها کەسێک یاخود بە تەنها لایەنێک بکرێ ئەبێ بەڕاستی ئەبێ هەڵمەتێکی باشی بۆ بکرێ ئەبێ سەرجەم هاوڵاتیان ئەو ناڕزایی بوونانیان ئەو گلەیی و گازاندانیان چۆن ئەڵی بیخێنە کار وەبەرهێنانی ئەوەی تیا بکەن کە چۆن ئەڵی لەو شێوازی دیموکراسی کە دەنگدانە و هەڵبژاردنمان لە پێشە بتوان ڕێی خۆیان بدەن بۆی کە متمانە بە کەسێک بدەن کەسانێک هەڵبژێرن کە لە خەمی خەڵکا بن. باشە شلێرخانیەوە لە حکوومەت بەشدار نەبوون؟ ئێمە لە حکوومەت بەشدار بووین بەڵێ ئێمە لە سەرجەم کابینەکانی حکوومەت بەشدار بووین حکوومەت یەکێتی نیشتیمانی کوردستان حکوومەت بە حکوومەتی خۆی ئەزانێ ئەگەر ئێمە کەسی یەکەمی حکومڕانیش نەبین لە ناویە ئەوەندەی کە توانی بێتمان ئێمە لە حکوومەت بەشدار بووین لەبەر حکوومەتی خۆمان بووە لە کاتێکا کە ئێمە لەوانەیە نەمانتوانی بێ حکومڕانیش بین نەمانتوانی بێ بەشدارێکی کارا بین نەمانتوانی بێ هاوبەشێکی ڕاستەقینە بین بەڵام هەرگیز ماڵی خۆمان چۆن نەکردووە حکوومەتمان چۆن نەکردووە ماوینێتەوە بەڵام بەردەوام ئێمە بەشدارێکی ناڕازی بووین لە ئەدای حکوومەتە بەڕێز کاقوبات چەندین جار هەڵبژارنە کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیرانی بەجێ هێشتووە تا حەدی ئەوەی کە بۆ چەند جارێک لەوانەیە نەچوو بێتەوە بۆ کۆبوونەوەکان ئامادە نەبووە وەکو ناڕزاییەک لەو ئیدارەدانی حکوومەت وەکو ناڕزاییەک لەو فەرق و جیاوازی کە لە بینی شارەکان ئاکرێ لە بینی پارێزگاکان ئاکرێ یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وایە لە زاخۆ و لە دووهۆکەوە هەتا وەکو کفری و کەلار هەمووی حکوومەتی هەرێمی کوردستانە هەمووی هاوڵاتی کورد ڕسەنی کووردە هاوڵاتی دەرەجەیەک و دەرەجە نیە شاری دەرەجەیەک و دەرەجە نیە چۆن ئەکرێ لە کاتێکا حکوومەت بتوانێت ئاوەدانی بۆ شارێک بکە بۆ پارێزگایەک بکە بەڵام ئەوانی تر فەرامۆش بکە ئەوە بەفعلی دەرکەوتووە ئەمە بەڵێ دەمێکشە دیارە دەمێکشە دیارە هەر لە بە دیاردە ئاشکراکانی شارەکانەوە دیارە یعنی 4 شارە لە ژێر دەسەڵاتی حکومڕانیە دوانی لە ڕووی خزمەتگوزاری ڕێگەوبان تونێل پرت ئەو خزمەتگوزاریانەیت کە ئەساسن بۆ ژێرخانی ئابووری و پەرەپێدانی وڵات زۆر بە ئاسانی بۆیان جێبەجێ ئەکرێ بەڵام کاتێک بۆ نمونە ئێمە شەقامی کفری و کەلارمان هەیە ئێمە شەقامی شەزمەتری سلێمانیمان هەیە چەندین جار ئیفتیداح کرا چەندین جار سەرۆکی خودی سەرۆکی حکوومەت خۆی هاتە ئێرە بەڵام دواتر بودجەکەی پارەکەی بۆ سەرف ناکرێ کۆمپانی ئەو شەریکاتانی کە ئیژێ پرۆژەکەیەکەن مەجبوری شەکانیان ڕاگرن لەبەروی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە پارەکانیان بۆ خەرج ناکرێ باشە لە بۆ مامۆستایان بۆ خوێندنگاکان بۆ کەرتی تەندروستیەوە لەوەش هەستان بە فەرق و جیاوازی کردەوە بەڵێ جیاوازێکی زۆر هەیە لە چیە بە دیاریکرای بە تایبەتیەوەی کە جەناب لەناو خەڵکاییوە لە فترێکە لێپرسراوی کۆمیسیۆنی حکوومەت و پەرلەمان بووی بەڵێ ئێمە ئەو 4 ساڵی سەرکردایەتی لێپرسراوی کۆمیسیۆنی حکوومەت و ئەنجومەنە هەڵبژاراوەکان بووم لەگەڵ سەرجەم وەزارەتەکان لە پەیوەندیە بووین بە دووەدا چونمان بۆ زۆر کێشە و مشاکلەکان کردووە بەداخەوە زۆر جار ینی لەوانەیە کەسانێک گلەیی بکەن بڵێن وەڵا خەتای خۆی یەکێتی نیشتیمانی کوردستانیش جێگەری سەرۆکی حکوومەتی هەیە و خەتابارە ئێمە خۆمان ناتزیینەوە لە بەرپرسیارەتی ئێمە کەسانێکین هەست بە بەرپرسیارەتیەکەین یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەو پەڕی ئاستی بەرپرسیارەتیە ئەگەر شتێک خەتای ئێمە شیتیانە بە مادام بەشدار بین لە حکوومەت خۆمانی لێ ناتزیینەوە و ئەرکی ئێمە کە هەوڵی ئەوە بگەین ئەو ڕێڕەوە چاک بکەینەوە ئەو حکومڕانیە بخینەوە سەر شاڕێری خۆی لەسەر جەم وەزارەتەکانە لەسەر جەم بوارەکانە حکوومەت بەڕێنمایی و بە یاسا داهاتی سەرجەم وەزارەتەکان ئەباتەوە پایتەخت ئەیباتەوە هەولێر وە کاتێک کە پرۆژەیەکیش چەندین پرۆژە تەقدیمەکرێ ئەوترێ موافقەتی لەسەرەکەن لە ڕووی ڕسمیەتەوە بڕۆن لەسەر بجە و لەسەر پارە و داهاتی سلێمانی بیکەن لە کاتێکە داهاتەکە لەسەر جەم وەزارەتەکانە بەڕێنمایی ڕۆیشتۆتەوە بۆ وەزارەتەکان لە هەولێر لەسەر جەم کارتەکانە لە کەرتی بۆ نمونە لە مۆڵەتدانە باجەکان حتا لە داهاتی قوتابخانە یعنی لە کاتێکا قوتابخانە بێ داهاتی چی بێ لە وڵاتی ئێمەیە قوتابخانە داهاتێکی زۆر کەمی هەیە ژە و پارەیە کە لە حانوتەوە سەرف ئەکرێ ئەم پارەیە ڕێژەیەکی زۆری بە ڕێنمایی ئەچێتەوە بۆ وەزارەت و بشێکی زۆر کەمی ئەگەڕێتەوە بۆ قوتابخانە کە بەشی هیچ شتێک ئەوە ناکە کە بڵی وڵا ئەمە پەرەپێدانی قوتابخانەی پێەکەین ئەمە پەرەپێدانی بایەخەدەین بە توانای خوێندکاران بایەخەدانی بە چالاکی دەرەوەی پۆل بە چالاکی لاسەفیەکان بایەخەدەین بە پێداویستە
لۆجستیەکان توانامرۆییەکان پەرپێدانی توانامرۆییەکان لەناو قوتابخانەیە لە کاتێکا لە وڵاتە پێشکەوتەکان وڵاتی ئەم سەردەما کە مرۆڤ تاک منداڵ ژن خاوەن پێداویستی تایبەتەکان ڕێز و حسابی تایبەتیان بۆ ئەکرێ ئەمانە ئەوانن کە ئەبێ حکوومەت مافەکانیان بپارێزێ ئەبێ بەدەم سەرجەم خزمەت گوزاریەکانیانەوە بێ بەڵام ئەبێنی لە نزیمترین ئاستیشە خزمەت گوزاریەکانیان پێشکەش ناکرێت بەڵکو ئەمانن مەخدورترین چینەکانی ناو کۆمەڵگان جگەلەوە کە بەڕێزت لە پرسای و کۆمیسیۆنە بووین لەناو وەزارەتەکان چ فەرق و جیایەکە بۆ ئەو سکاڵانەیە هاتە بەردەمی ئێوە بەڵێ جیاوازەکە لەوەیە بۆ نمونە لە نەسری نێوان شارەکانە بەڵێ لە نێوان شارەکانە لە بودجە و نەسریت پەروەردەکانە مەفروزە لەسەر ئاستی عەدەدی خوێندکار بودجە و نەسریە بۆ قوتابخانەکان دیاری بکرێت بۆ پەروەردەکان دیاری بکرێت بۆ پەروەردەی سنووری پارێزگاکان بەڵام ئەمە جیاوازێکی زۆر هەبوو لە نێوان بودجە و نەسری پەروەردەکانی ئەم سنوورە لەگەڵ بودجە و نەسری پەروەردەکانی سنووری پارێزگاکانی دووهۆکو بەکارهێنانی دەسەڵات و زەقکردنەوەی کەسێک لە خوار مدیر عام و ئەمانش باشکرا دەرەکەوت مەسەلەن هەستا پێکرد مثلەن کەسێک مسول بەش بێ بەڵام دەسەڵاتی لە بەرەوەی پارتی بێ بەسەر مدیر عامەکە بەڵێ بە دڵنیایی ئەوە نەکرد لەسەر ئاستی مدیر عامە بگرە ئێمە لەناو دیوانی ئەنجومەنی وەزیرانە دیسانەوە سەرۆکایەتێکی تردان دراوە لە خوار سەرۆک وەزیرانەوە ئەمە نەک دەسەڵاتی بۆ وەزیرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و لایەنەکانی تر نەهێشتەوە بەڵکو دەسەڵاتی بۆ خودی وەزیرەکانی پارتی دموکراتی کوردستانیش نەهێشتەوە خودی وەزیرەکانی پارتی دموکراتی کوردستان بۆ ئیمزایەک بۆ شتێکی کە زۆر ئاسانە ئەمە لە دەسەڵاتی بەڕێوەبەرێکی گشتیا بێ لە دەسەڵاتی ئەوانی شانەما و مەفروزە بچێتەوە دیوانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لێوە بڕیاری لێ بدرێ لەوەی ئیمزا بکرێ ئەمانە هەمووی بە یاسا و ڕێنمایی ڕێکخراوە لە کاتێکا کە تۆ بۆ نمونە لە وەزارەتێکە وەزیر هی پارتی دەسەڵاتدارە دەسەڵاتەکانی جیاوازە لە وەزیرێکی ترکە ئی پارتێکی ترە بریکارێک لە وەزارەتێکا کە وەزیرەکەی لایەنێکی ترە هی یەکێتیە دەسەڵاتەکانی جیاوازە لەوەی کە بریکارێک لە وەزارەتێکی ترە کە وەزیرەکەی هی پارتیە ئەو باشکراسی پێکرێت بەڵێ بەڕێ جیاوازێکی زۆر هەیە لە دەسەڵاتەکانیانە زۆر جار لە ئاستی مدیریەتی ئامەکانە لەوانەیە ئەوەندەی نووسراوی کار بە نووسرا و یاخود وەڵامدانەوەی نووسرا و پرۆژە یاخود داواکاریەکانی جێگیری بەڕێوەبەری گشتی کراوە داواکاریەکان و بڕین پرۆژەکانی بەڕێوەبەر گشتەکە وەڵامی نەدراوەتەوە پرۆژەیەک لە سلێمانی و تەقدیم کراوە لە شوێنێک ترەوە تەقدیم کراوە موافقەتی بۆ نەکراوە بەڵام هەر هەمان پرۆژە کە پێویستیش نەبووە بەڕادەی پێویستی سلێمانی پێویست نەبووە لە دووهۆکەوە کراوە موافقەتی زۆر بە زیادەوە بۆ کراوە جیاوازێکی زۆر هەیە لە خزمەت گوزاری لەسەر جەم سێکتەرەکانە کە مەسەلەن پێویست بوو بێت پرۆژەیەک لێرە سەرفکردنێکی ئیفادێک پێویستێک چوو بێ بۆ هەولێر ئەرقەڵی بۆ دروست نەکراوە بەڵێ بە هەموو شێوازێک بەڵێ بە هەموو شێوازێک لە هەموو جۆرێک ئەرقەلە دروست کراوە هاوڵاتیەک مەفروزە لێرە ئیشەکەی بۆ بکرێ باشە بەڕێنمایی ئەو ئیشە بەسیتە لە دەستی بەڕێوەبەرێک لە دەستی بەڕێوەبەرێکی گشتی سەنراوەتەوە چۆتۆ ناو وەزارەت کاتێم هاوڵاتی ئەچێتە ئەوێ ئەگەر زانی بێتیان هی خۆیانە لە ڕووی لیانی سیاسیەوە مامەڵەکەیان بۆ ئاسان کردو بۆیان ڕایی کردووە ئەگەر زانی بێتیان هی ئەوە نییە دەستی وکراوە مامەڵەکەی ون کراوە زۆر جار هاوڵاتی ئێمە لێرە ئەوەندە هیلاک بووە لەوانی چەند جارێک سەفەری کردو بۆ تازەکردنەوەی مۆڵەتێک چەند جارێک سەفەری کردو بۆ داواکردنی مۆڵەتێک بۆ کێشەیەکی بەسیتی خۆی کە حەقی خۆیتی لەناو سنووری بەڕێوەبەرەتەکەی خۆیان لە سلێمانیە یا لە هەڵەبجەیە لە هەردوو ئیدارەکەی بۆیان بکرێ بەڵام لەوێ ئەنوا ئەرقەلی بۆ دروستکەرەوە بەڵگەی زۆرمان هەیە لەوانێ ئێرە ئەم بەرنامەیە شتێکی گشتگیر باسەکەین نەچینە ناو مفرەدات و وردەکاریەکانەوە بەڵام ئەوەی کە ئەکرێ بەڕاستی زوڵم و غەدرێکی زۆرە لە هاوڵاتیانی نیوەی هەرێمی کوردستان هاوڵاتیانی نیوەی هەرێمی کوردستان تەنها لەبەر ئەوەی کە لە ڕووی ئینتیمای سیاسی و جیاوازیانەیە ئایا ئێمە پرسیارەکەین ئایا حکوومەتی سەرجەم هاوڵاتیانە یاخود حکوومەتی تەنها پارتێکی دیاریکرا و بنەماڵەیەکی دیاریکرا و لایەنێکی دیاریکراوە ئەگەر حکوومەتی سەرجەم هاوڵاتیانە کەواتە بێ ڕنگدانەوەی خزمەت گوزاریەکانی لە هەموو شوێنەکان لە هەموو کون و قوژبنێک لە هەموو گەڕێکێک ببیندرێ نەک تەنها بۆ چینی بۆرژەوە بۆ چینی سەرمایهدار و بۆ دەسەڵاتدارەکان ڕۆژ بە ڕۆژ دەوڵەمەند بن ئەمە ببینین ملیاردێرەکان زۆر هەڵتۆقیون نەک هەر ملیاردێرەکان ملیۆنەرەکانیش لە کاتێکە کە خەڵکی ئاسایی هاوڵاتی ئاسایی موچەی مانگانی خۆی بژێوی ڕۆژانی خۆی بۆ دابین ناکرێ لە هاوینە لە گەرمایە ئەسووتێن لە زستانە لە بارانە لە ئاوە ئەخینکێن و هیچ خزمەت گوزارێکی ئێمە لەسەر لە وڵاتێکین کە نەوت تەزدیرەکەین
بەڵام بۆ هاوڵاتێکی خۆمان نەوتیان نییە ئەوە چەندین ساڵە کێشەی کارەبا هەروەکو خۆی ماوە خەڵک کێشەی ئاوی بۆ دروست بووە خەڵک کێشەی ژیان و بژەیی بۆ دروست بووە گەنجەکانمان کێشەی ئەویان بۆ دروست بوو کە هیچ ڕێگەیان بەرچاوڕوونیان نییە ڕێیان ڕۆشن نییە نازان داهاتویان چۆن ئەبێ ئایا هەر ئاوا 10 ساڵە خریجن 10 ساڵە دەرچوون نە لە کەرتی تایبەتە هەری دەرفەتی کاریان بۆ ڕەخسێ نەمە عامیل هەیە نەپەرە پێدانی کشتتوکاڵی هەیە بۆ دەرچوانی بەشەکانی کشتتوکاڵی بەشەکانی ئەو نە مەعامیلی سناعی هەیە بۆ ڕخساندنی هەلی کار لە کەرتی تایبەتە بۆ دەرچوانی ئەندازیاریەکان پیشەسازیەکان ئامادەیەکان نە هیچ پەرپێدانێک نییە ئەو حکوومەتە لەوە ناچێت هیچ بەرنمەیەکی هەبێ بۆ پەرپێدانی ژیانی خەڵک بۆ بەدەمەوەچوونی کێشەکانی خەڵک لە کاتێکا حکوومەت ئەبێ بەدەم هاواری مناڵێکەوە بێ بەدەم هاواری پیرێکەوە بێ کەم ئەندامی کێشەیەکی هەیە ئەرکی حکوومەتە بەدەمیەوە بێ پێشمەرگەیە کاتێکە گیانی خۆی بەخت ئەکا لە سنگەرەکانە بەرگری ئەکا حاڵ و ماڵی لە گوزەرانی زۆر خراپە ئەمەرکی حکوومەتە بە ساڵاتچوان بێدایی بابان ئەوانی کە ینی بێلانن لانەوازن هەر سەررجەم کێشەکانی هاوڵاتیان ئەرکی حکوومەتەکە داواکاریەکان بەجێ بکە ئێستا لەم سەردەمەیە ئەوە چەندین ساڵێ ئمە کابینی و نێمان تێپەڕان هێشتا خەڵک هاوارێتی لە دەست بێ شەقامی هێشتا لە وڵاتانی تر پێشکەوتنی تەکنۆلۆژیا و پابلیک ترانسپۆرتیشن ئەوەی کە پێوترێت گواستنەوەی گشتی ئەوەنە تەوری کردووە مسابقەیە لەوەی کە پێشبڕکێکە لەوەیە کە ئایا کام قیتاریان سەریعترە کامیان بە چەند چرکە ئەگاتە زووتر ئەگاتە شوێنی خۆی ئەوە حکوومەتی ئێمە چەند جار بەڵێ نییە کە قیتار ڕابکێشێ نەک قیتار باز شەمە دەفەر نەکەین کە هەر بەس بۆ دیعایی بانگەشەی هەڵبژاردن بەکارهێنرا بەڵکو تەنانەت خەتێکی پاسی ڕێکوپێک خەتێکی گواستنەوەی ڕێکوپێکی پاس نییە خەتێکی گواستنەوەی وان نییە بۆ دێهاتەکان کە بتوانن ئەمانە بە ئاسانی بتوان بگوازرنەوە یاخود ڕێگایەکی باشیان نییە پارکیان نییە ئاویان نییە ئەدەواتی کشتتوکاڵیان نییە پەرپێدانی کشتتوکاڵەکانیان کە یەکێکە لە بوارەکانی پەرپێدانی وڵات و چۆن ئەڵێ ژێرخانی ئابووری وڵات پێویستە ئەم حکوومەت بیرکاتەوە لەوەی کە بۆ چارەسەرکردنی کێشەی کارەبا پشت بە وزەکانی تر ببەستێن پشت بە وزەی خۆر ببەستێ پشت بە وزەی با ببەستێ و بەرهێنانی هەبێ لە کەرتەکانی کارەبایە و بەرهێنانی هەبێ ئەم وڵاتی ئێمە زۆر دەوڵەمەندە بۆ هەموو شتێک ئەشێ بەس تەنها حکوومەتێکی ئەوێ مشەخۆر ئەفو مشور خۆر بێت و لە خەمی ژیانی خەڵک بێت ئێستا مشەخۆرە ئێستا مشەخۆرە ئێستا خەڵک ئیشەکە فەرمان بەر خەڵک هەموو ئیشەکە خزمەتەکە بەس تەنها ئەوێ بەس قوتی ژیانی ڕۆژانی وەربگرێ بیر لەوە ناکاتەوە ژیانی خۆش بێ سەفەر بکە ساریکی باشی هەبێ خانوویەکی خۆشگوزەرانی باشی هەبێ بتوانێت تۆزێت تەنفیسی خۆی بکە یعنی خۆشگوزەرانی بژی بەس ئەوێ قوتی ژیانی دابین بکرێت لەوە شاکەم و کورتیەنەوە کەواتە ئەم حکوومەتە لەسەر ژیان و لەسەر ڕنج و ئارەقە و قوربانیدانی ئەو میلەتە ئەژی بۆیە ینی هەر خۆی زەقبوونەوە و هەڵتۆقینی ئەم هەموو سەرمایەدارە گەورە بەڵگەی ئەوەیە کە ئەم حکوومەتە ناتوانێت ئیداری باج بە ناتوانێت بە شێوازێک باج و زەریبە ڕێک بخاتەوە کە لە خزمەتی هاوڵاتیان نابێ زەریبە بە شێوازێکی تەساعودی بێ لە سەرمایی زۆر لە سەرمایی کەم هاوڵاتیە کە ئەربانەیەکی داناوە دوکانێکی داناوە لەوحەیەکی داناوە ڕیکلامەکە هاتۆ باجێکی لەسەر داناوە کە ئەم کاسبکارە مەجبورە بێ ڕیکلامەکەی لێ کاتە بووی کە بتوانێت ئیدارە بکە ناتوانێت لەسەر دوکانەکەی خۆشی ئەوە بکە لە کاتێکە ئەو هەموو ملیاردێرە ئەم هەموو با بڵێن نەوەکانی پیاوانی دەسەڵات چەندەها گروپی کۆمپانیایان هەیە باشە نابێ پرسیار بکەین ئەم هەموو گروپی کۆمپانیایانە لەکوێ هاتن باشە بۆ کەرتەکانی خزمەتگوزاری لە حکوومەتە ڕۆژ بە ڕۆژ لە لاوازبوونایە بۆ گروپی کۆمپانیەکانی نەوەکان و مناڵەکانی دەسەڵاتداران ڕۆژ بە ڕۆژ لە گەشەکردنان بۆچی هەموو شتێک خراوەتە دەستکەرتی تایبەت بۆ حکوومەت خۆی دەسەڵاتی نەماوە لە کاتێکا خراوەتە دەستکەرتی تایبەت کەرتی تایبەتیش نەخراوەتە خزمەتگوزاری خەڵکەوە نەکراوەتە پێناو ئەوەی کە خزمەتی خەڵک بکە خەڵکێک لە دەیان ساڵ لە کەرتی تایبەتە ئیش ئەکات هیچ خانەنشینیەکی نییە ئەگەر دوور بێ حادیسەیەکی بەسەر بێت تووشی ڕووداوە بێخوا نەخواستە تووشی مردنێ بێ کۆچی دوایی بکە هیچ کەسێک نییە زمانی ماڵ و مناڵی بکات لە دوای خۆی ئەمە گرفتەکانە باشە باز ناکرێت ینی گرفتەکان ئەگەر باسکەین تاو نابێت شلێر خان بەڵام دیسان دیدەوە سەریەکێتی بەهۆی ئەوە بۆکە کورسی کەم بۆ بە تیمێکی کەم لە ناو حکوومەتە بەشدار بووە بۆچی بەرپرسیارەتی لەسەر شانی خۆتان لا ئەبەر بەرپرسیارەتی لا نابین ئێمە وتمانێکێتی نیشتیمانی کوردستان بەرپرسیارەتی هەڵ ئەگرێت خۆمان بە بەرپرس ئەزانین بە زمانای ئەوە نیە دەسەڵاتدار بووین
خۆمان بە بەرپرس دەزانین لەبەرەوەی هەستی مەسئولیاتمان تایە ئەزانین یەکێتی نیشتیمانی کوردستانی خۆی بە مەسئول ئەزانین لەبەری خزمەتکاری خەڵک بێ خزمەتکاری داواکاریەکانی خەڵک بێت هاوڵاتیان بێ ئێمە بۆیە سیاست ئەەکەین بۆی لە خزمەتی خەڵکابین بۆی ژیان و گوزەرانی خەڵک ڕێخینەوە بۆی مافی وڵاتەکانمان هاوڵاتیانمان بپارێزین مافی هەرێمەکەمان بپارێزین ئەمە زۆر جیاوازەلەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بەداخەوە لە 2009 جیابوونەوەی بزوتنەوەی گۆڕان پشتی یەکێتی نیشتیمانی کوردستانی شکان لە دەسەڵاتە یعنی ئێمە اعترافەوەکەین ئێمە ئەوەندە لاواز بووین لە حکوومەتە گۆڕان بوو بە خاوەنی 25 کورسی ئێمە 18 کورسیمان هێنا بزوتنەوەی گۆڕان بەداخەوە خۆزگە بیتوانیا یعنی بوونی ئۆپۆزیسیۆنێکی کارا و ڕازگۆ و چالاک و لە پشتی خەڵک نەک بۆ بەرژەوەندی تایبەت لە پشتی خەڵک زۆر گرنگە لە وڵاتی دیموکراسی و لە سیستمی دیموکراسیە بەڵام بەداخەوە بزوتنەوەی گۆڕان هەر ئەوەندە باوەڕی بە دیموکراسی و بە پشتیوانی خەڵک بوو لە سەنگەری خەڵک بوو تا یەکێتی کرد بە دووکەرتەوە لە دوای ئەمە بینیمان هیچیان پێ نەکرا تەنانەت خودی سەرۆکی پەرلەمانەکەیان نیان هێش دەرگاکان لەداخست نیان هێش لە سەیتەرە بچێ بۆ دیوە نیان توانی دیفاعی لێ بکەن بە ئەو پەڕی ڕێزەوە بۆ سەرجەم مۆزیرە بە ڕێزەکان بەڵام مۆزیرەکانی گۆڕان وەزارەتی زۆر حساسیان لەلایە وەزارەتی خزمەتگوزاری زۆر کارا و کاریگەریان لەلایە بەس بەداخەوە نیان توانی هیچ ئەوانیش لەژێر ئەو حکوومەت و دەسەڵاتە تاگرەوە خۆسەپێنە یەکێتیان لاواز کرد بەڵام خۆشیان هیچیان پێ نەکرا لەبەر ئەوە ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا لە قۆناغێکی زۆر جیاوازین ئێستا قۆناغێکی زۆر جیاوازە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لەوانەیە ئێمە هەرگیز ئەم قسانەمان نەکردبێ ئەم بەڵێنانی ئیسا ئەیدین هەرگیز نەمانداوە بەڵێ نە ئێمە ئەم بەڵێنانی ئیسا ئەیدین بۆ دوای هەڵبژاردنە هەرگیز نەمانداوە بەڵام ئەم بەڵێنانی ئێمە بەبێ پشتیوانی خەڵک نایەتە دی ویستمەوە بڵێم ئێوە لە چ ڕوانگەیەوە باسیەوەکەن حکوومەت سەرۆک وەزیران ئەبێ یەکێتی بێ وەریەگرینەوە یەکێتی نیشتیمانی کوردستان کار دەکات بۆ ئەوەی ڕێڕەوی حکومڕانی ڕاستکاتەوە حکوومەت لە دەست کۆمەڵی خەڵک بهێنێتە دەرەوە بیخاتە دەست سەرجەم هاوڵاتیان بیخاتە خزمەت سەرجەم هاوڵاتیانەوە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم جارە یەک بازووە یەک هێزە یەک مینبەرە یەک بڕیارە یەک تیمی گەورەی بەهێزین لەبەر ئەوە بەرنامەی زۆر باشمانداناوە بۆ هەڵبژاردن لە دوای ئەو ڕێکارە یاسایانی کە گیرایە بەر لە ڕاستکردنەوەی یاساکانی پەرلەماندا خەڵک متمانەتان پێ بکە بۆی کە لە حکوومەت هێرێمی کوردستانیش دەتوانن بیکەن ئەو یەک هێز و یەک بازوویە یعنی شتێکتان نیشانداوە بەڵێ وەکو یەکەم دوای ئەوەی ئەمە لە پەرلەمانی کوردستان زۆر هەوڵماندا لەگەڵ زۆرینی ناو پەرلەمانە کە پارتی دیموکراتی کوردستان بوو یاساکانی هەڵبژاردن هەموار بکرێتەوە ئەوان بەداخەوە نەهاتنە ژێربار ئێمەش لەبەر ئەوەی لە ناو پەرلەمانە زۆرین نەبووین هیچمان بۆ نەکرا نەمانتوانی زۆرینەی وا دروست بکەین کە بتوانین ئەم قسەی ئێمە زاڵ بێ ئەم پرۆژەی ئێمە زاڵ بێ لە دوای ئەوە لە ڕێی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە لە دادگای فیدراڵ سەرجەم یاساکانی هەڵبژاردن هەموار کرایەوە ئێستا ئەوەی کە هەیە بەخواستی سەرجەم لایەنە سیاسیەکانە سەرجەم هاوڵاتیانە لەوانێت تەنها بەس پارتی دیموکراتی کوردستان ئەم شتێک پێ باش نەبێت و پێی خۆش نەبێت ئەویش لەبەر چەند هۆکارێکە ڕاستی هۆکارێکیان ئەوە بوو کە کورسی پێکهاتەکان قۆرخ کرابوو بۆ ئەوان و ئەوان نوێنەرەکانیان دائنا یعنی حتا ئەو زڵمە لە پێکهاتەکانیش کرابوو کە هیچێک لەو نوێنەرانی کە لەسەر پێکهاتەکان هەڵبژێرابوون دانرابوون هیچێک لەوان ڕۆژێک لە ڕۆژان دیفاعیان بەرگریان لە خواستی پێکهاتەکانیان نەکرد پرۆژەیەکیان تەقدیم نەکرد بۆ خواستی پێکهاتەکانیان و بۆ پەرپێدان و دابینکردنی مافی پێکهاتەکانیان کەوانی شەر هاوڵاتیەکی هەرێمی کوردستانن وەکو سەرجەم هاوڵاتیان ئەو یاسایە هەموار کرایە ئەوە نەما کە ئیتر 11 کورسی تەنها لە دەستپێکە وەکو هەدیە وەکو خەڵات لەلایەنێکی سیاسی بتوانێت تەحکومی پێ و کات و بڕیاری لێ بدات بازنەی چەسپێنرا کە فرەبازنەی لە خزمەت سەرجەم هاوڵاتیانەیە تاک بە تاکی هاوڵاتیان ئەتوان نوێنەری خۆیان لەو شوێنەی خۆیان هەڵبژێرن کە دواتریش ئەتوانن بڕۆن بۆ لای بانگی بکەن لێ پێچینەوەی لێ بکەن ئەمە وەکو گشتی وەکو بەرژەوەندی گشتی نەوەکو بەرژەوەندی تایبەت ئێمە ئەم کێشانەمان هەیە داواکارین ئەبێ ئەم کێشانان بۆ حرکەی توێنێنەری ئەمەی ئێستا هاوڵاتیان ئەتوان ئەو بێنەدی بۆ ئەم جارە ئەمە یاساکانی هەڵبژاردن هەموار کرایەوە لەگەڵ شادەنگی مردوو چەندەنگی تر کە بەس تەنها بە ناسنامەی باری شارستانی ئیشی پێ ئەکرا بێ ئەوەی کارتی نیشتیمانیان هەبێ یاخود جنسیان هەبێ
ئەوە لە سەر سکاڵاکە یەکێتی نیشتیمانی کوردستان لە دادگای فدراڵ گەکرمان و کۆمیسیۆنیش ئەو داوایانی کرد بەڵێ ئەوە بەو شێوازە سەرمێنرا ئەوانش نەما لە دوای ئەوە ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان لەم چەند ساڵی دواییە بە تەواوەتی خۆمان کۆ کردوێتەوە و بە سەرۆکایەتی بەڕێز کاک بافڵ و پشتیوانی ئەو مەکتەب سیاسی و سەرکردایەتی و ئەو کادرانی کە هەیە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە دیارە کاک بافڵ پشتی بە کادرەکان و بە کادرانی خۆی لە سەرجەم ئۆرگانەکاندا قایمە کە ئەزانێ داواکاری ئەو کادرانە چییە؟ داواکاری سەرجەم کادران کە لە کوچە و کۆڵانەکانان لەگەڵ هاوڵاتیانە ئەژین ئەوەیە کە خزمەتی خەڵک بکەین. ئەم داواکاری کادرێکە کە لە گەڕێکێکانی شتەجێ ئەندامێکە یاخود کادرێکی پرەخواروێ هەتاوەکو کاک سەرۆک بافڵ. لەبەرەوە ئەم داواکاریانە ئێمە ئیشی بۆ ئەکەین. دەستکەوتی ترمان هەیە کە ئاماژەی بۆی کە ئەم یەکێتیە دەستکەوتی تری هەبووە. ئێمە توانیمان سەرۆک کۆمەر ئێمە توانیمان یەکێتی پێگەی یەکێتی لە ناو حکوومەتی هەرێمە حکوومەتی بەغدادا بپارێزین. ئێمە توانیمان پارێزگار لە کەرکووک داوەر بگرینەوە کە بەداخەوە لە 7 ساڵی ڕابردووە ئەگەر ئێمە پارتی دیموکراتی کوردستانمان لەگەڵ وایە هەرگیز ڕاکانجەبووری نەبوو بە پارێزگار و ئەو زڵم و زۆری کە ڕاکانجەبووری لەسەر ماوەی ئەو 7 ساڵەیە کردی لە کوردەکان بەعسیش ڕژێمی بەعسیش هەر ئەوەندەی بە کوردەکان کردبوو هەر ئەوەندەی بە جوتیارە کوردەکان کردبوو هەر ئەوەندە کوردی چەوسان بۆ و قەزەی کوردی و زمانی کوردی هێنا بۆ دواوە و ئەم جاریان یەکێتی لە دوای ئەوەی کە دووبارە ناومێت بووین لەوەی کە پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ئێمە بێتە پێشەوە و ئێمە بتوانین بە دەسەڵاتی کوردی بە چۆنڵی چەپکە گوڵەکەی کوردی بتوانین دەسەڵاتێکی خۆجەیی کوردانە دروست بکەین ناچار بووین بە 6 کورسیەوە لەگەڵ لایەنی عەرەب هاوپەیمانی بکەین بۆی بتوانین حکوومەتێکی خۆجەیی دروستکەین لە دوای 7 مانگ ئێمە 7 مانگ چاوەڕی پارتی دیموکراتی کوردستانمان کرد ئەگەر دوو کورسەکەی ئەومان لەگەڵ وای پێویستمان بە کەسی تر نەبوو منتمان نە بە تورکمان نە بە عەرەب نەبوو بەداخۆکە ئەم جارش ئەوەی نەکرد بەڵام ئێمە سەوەی ڕای ئەوەش پارێزگارێکماندانەوە کوڕی شارەکەیە سەرکردەیەکی سادە لە ناو خەڵکە خزمەتکار و خزمەتگوزاری خەڵک لەم چەند ڕۆژە کەمەی کە حکوم دەسەڵاتی گرتۆ دەدەست جێدەستی دیارە ئیش ئەکا بۆ پێکەوە ژیانی ئاشتیانە ئیش ئەکا بۆ ئەوەی کە ئاشتی و ئارامی لەناو کەرکووکە بەرقەرار بێ ئیش ئەکا بۆی سەرجەم کوچە و کۆڵانەکانی شار پاک و خاوێن بێ بۆی سەرجەم مناڵانی شار پەروەردەیەکی دروست و بۆی سەرجەم بە ساڵات چوان تەندروستێکی باشیان بەرکەوێ ئەمە حکومڕانی ڕەشیدە ئەمە حکومڕانی دروستە کە سەرجەم هاوڵاتیان پێویستیان پێێتی ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم ئاماژانەمان ئەخینە بەردەمی خەڵک و یەک داوا لە خەڵک ئەەکەین بەبێ جیاوازی و ئینتیمای سیاسی یعنی ئەم پەرشەبڵاوی کورد ئەم پەرشەبڵاوی دەنگە ناڕازیەکانی کورد بە خۆشمانەوە کە ئێمە بەشدار بووین لە حکوومەت بەڵام ڕۆڵمان پێ نەدراوە ڕۆڵمان تەهمیش کراوە نەمانتوانی ڕۆڵی خۆمان ببینین بەداخەوە کە لەو ساڵانی پێشوە خەڵک زۆر نەهامەتی چەشت بە بۆنەی ئەو دەسەڵاتەوە ئێمە ئەو دەنگە ناڕازیانە بەوانی لە دەسەڵاتین بەوانی لە دەروی دەسەڵاتین با یەک بگرین یەک هێزێکی تۆکمە دروست بکەین ئەم حکومڕانی ئێمە هەمومان هاوارەکەین ئەم حکومڕانیمان بەدڵ نییە حسەر جەملایەنە سیاسیەکان ئەوەی بەشدار ئەوی بەشدار نییە هەمووی ناڕازیە با هەوڵ بدەین پێکەوە ئەم پەرتەوازەیە بەسە ئیتر دیسان دووبارە دەنگە ناڕازیەکانی زۆر پەرتەوازن وەرن پشتیوانی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن دەنگ بدەن بە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆی خزمەتتان کەین لە پێناو یەکێتیانە ئەگەر یەکێتی لە حکوومەتی داهاتووە زۆری نەبووین سەرۆکی حکوومەتمان وەرگرت خزمەتمان نەکرد خوری دواتر دادێ کەس دەنگمان پێ نەدا عقوبەمان بدەن بەس ئەو دەرفەتەی کە ئێمە بەڵێ ئەو دەرفەتەی کە ئێمە لە 2 ساڵی حکومڕانی دوای یەگرتنەوەی ئیدارەیە پێمان درا زۆرترین خزمەتگوزاریمان پێشکەش کرد پێشینەکانی هەلی کار پێشینی هاوسەرگیری پێشینی خانوبەرە موچەبڕینەوە بۆ کەم ئەندامان پارک شەقام تواناسازی بەدەمەوبوونی ژنان و خانمانی ماڵ ئەمانە طبعاً یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆکی حکوومەت بوو بەڵام دیارە وەزیری لایەنەکانی تریش بە هەمان شێوە ئیشیان پێ ئەکرا وەزیری سەرجەم ئەو لایەنانی کە لە حکوومەتە بەشدار بوون ئیشیان پێ ئەکرا بۆ لەبەرەوەی دەسەڵاتیان درابووە لەبەرەوەی سەرۆکی حکوومەت چۆن ئەڵی دەسەڵاتی شۆڕ کردبوو بۆ سەرجەم وەزارەتەکان کە داواکاریەک لە وەزارەتێکەوە لە شوێنێکە هەوڕەت نەئەکرایەوە کە پرۆژەیەک جێبەجێ ئەکرا بۆ سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان بوو نەک تەنها بۆ زۆنێک بێ نەک تەنها قۆڕق بکرێ و بشارێتەوە ژێربەژێری پێ بکرێت و بۆ لایەنێک بۆ کەسێک بۆ کۆمەڵی کەسی نزیک لە دەسەڵاتەوە بەکاری ئەوتان نیشان داوە لە حکومڕانی ئەوە بڵێن ئێمە نمونی پێشوەختمان هەیە نمونی ئێستاشمان هەیە
یەک دەرفەتمان لە بەردەمە پشتیوانمان بن زمانە چێکە نچنەوە بۆ سەر هاوڵاتیان پشتیوانمان بن بۆی خزمەتیان بکەین زمانە چێکە نچنەوە سەر ڕابردوو ئێمە ڕابردوومان ڕابردوویەکی گەشت و جوانە کاکزانە مەبەستمەوەی لەگەڵ یعنی زیاتر ئەەکەین کورسەکانتان تەسلیمی پارتی هەرگیز ئەو زەمانە گوزەشت ئەوە ڕۆیشت یەکێتی وەکۆی سەرۆک باڵێ گەر بۆکەی نەبێت سەرۆکی حکومە نابێتەوە بە مدیر عام بەڵێ ئەم جارە یەکێتی ئەبێتە زۆرینە ئینشاءڵڵا پشتیوان بەخوا و پشتیوان بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ ئەوی خزمەتیان بکەین ئینشاءڵڵا ئەبینەوە بە زۆرینە ئەو کاتە هیچ کەسێک هیچ کەسێکی دەسەڵاتدار لە حکوومەتە ناتوانێت ڕۆلی یەکێتی تامیش بکە و بەبێ ئەو بڕیار لە هیچ شتێک نادرێت پێشتر وەکو باسم کرد هەتا 2009 نەبوو لە 2009 یەکێتی پشتی شکا بەجیابوونەوەی گۆڕان زۆرینەی یەکێتی لەگەڵ گۆڕانە ڕۆیشت کە مەرحەلەیەکی زۆر قورس بوو بۆ یەکێتی بەڵام هێشتا ئەو کاتەش ئەو نەتیجەکەمان هێنا نەکردمان بە هەڵا نەمشکیلەمان دروست کرد نوتمان ئێمە ئەمە بەدڵمان نییە هەڕەشەمان لە هیچ کەسێک و هیچ لایەنێک کرد نەکەسمان تەخوین کرد نەکەسمان تەبعیز کرد بەڵکو نەتیجەکەمان قوبوڵ کرد ئەوە شعور بە مەسئولیەتە نەتیجەکەمان قوبوڵ کرد هەوڵماندا هێواش ناوماڵی خۆمان ڕێکخستەوە خۆمان کۆ کردەوە خۆمان دووبارە داڕشتەوە خۆمان دامەزرانەوە خۆمان ڕێکخستەوە ئەم جارە ئێستا بەهێزین ئێستا یەکێتێکی بەهێز هەیە هیچ کەسێک نە لە عێراقدا نە لە هەرێمدا ناتوانێت ڕۆلی یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەند وەرنەگرێت ئەو پامە گەیشتووە بە لایەنەکانی تر ئومێدەکەین گەیشت بێت هێزێکی دیکەیە ئومێدەکەین گەیشت بێت لەناو خۆمان متمانەمان بە خۆمان هەیە ئۆزانین گەیشتووە باش ئەو متمانەی بە خۆتانێ گەیشتوتە ناو جەماوەریش جەماوەر پێویستی بەوەیە کە کەمێک زیاتر ورد بێتەوە ئەزانین جەماوەر نیگەرانە من ئێستا لێرە بڵێم وڵا جەماوەر متمانی تەواوی بە ئێمە هەیە لەوانی دروست نەبێت ئێمە فێرین یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاست ئەڕۆین لەگەڵ خەڵکی خۆمانە نەبۆ خۆمان نەبۆ هیچ کەسێک لە ڕاستی خۆمان لا نادەین مەسئولیت هەڵەگرین سیاسەتێکی ڕاست و دروست ئەەکەین خزمەتی خەڵک ئەەکەین ئێستا لەوانەیە خەڵک وا حساب بکا کە یەکێتی چەند ساڵ لە دەسەڵاتایە هیچی پێ نەکراوە ئێستاش هیچی پێ ناکرێت بەڵام ئەمە بۆ خەڵک ڕوون ئەەکەینەوە یەکێتی لە حکوومەتدا بووە وەکو گۆڕانیش لە حکوومەتدا بووە وەکو سۆسیالیستیش لە حکوومەتدا بووە بەڵام هەموو ئەمانەوە لەلایەن کەسی یەکەمی حکوومەتەوە دەسەڵاتیان لێ سندراوەتەوە لەبەرەوە هیچمان نەمانتوانی هیچ بکەین ئەم جارات بەس تەنها ئەوەندەیە تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هێزەی هەیە ئەو توانایی هەیە داکۆکی لە خەڵک بکە بەو دەسەڵات و بەو دامەزراوی کە هەیەی لە هەنێ شوێنە کە لایەنەکانی ترنیانە ئیتر ئەو واقع ئەبێ باز بکرێ ئەبێ بزانرێ تەنها یەکێتی ئەتوانێ داکۆچیکەری ڕاستەقینی خەڵک بێ مافەکانیان بپارێزێ بەدەمیانەوە بێ بۆ مەبدەئی کە هەیەی کە خۆی بە خزمەتکار و خزمەتگوزاری خەڵک ئەزانێ هیچ کاتی یەکێتی هیچ بەرپرسێکی یەکێتی خۆی لەسەر و خەڵکەوە نەبینیوە هەواڵمام جەلال ئەڵێ پۆست و پلو بەرپرسیارەتی خزمەتکاریە هەر کەسێک ناتوانێت خزمەتکاری خەڵک بێ با پۆست و پلو بەرپرسیارەتی وەرنەگرێ ئەوە مەبدەئی یەکێتی نیشتیمانی کوردستانە بە هەمان مەبدەئی شەکەن بەفعلی کە بتوانن دڵی خەڵکی نیگەران دڵی خەڵکی پەرۆش بەدەست بێننەوە ئاشتیانکەنەوە لەگەڵ نیشتیمانەکە ئێمە ناڵین ئێمە کاکزانە ئێمە ناڵین یەکێتی حیزبێکی بەریە لە هەموو شتێک ئێمە شەڵقوڵای ئەو کۆمەڵگاین بەڵام کە تۆ لەسەر نەخشە گشتیەکە لەسەر سیاسەتە گشتیەکە قسە ئەەکەی ئەنجینا لەناو یەکێتی نیشتیمانی کوردستانیش حیزبێکی هەڵقوڵاوی ئەو خەڵکەیە چۆن لەناو ئەو خەڵکەیە لەناو جەماوەری کۆمەڵانی خەڵکە لە هەموو جۆرە کەسایەتێک و خەڵکێکیایە لەناو سەرجەم حیزبەکانی شەوەیە بەڵام ئەبێ بزانین ئەو سیاسەتە گشتی کە ئەو حیزبە دیفاعی لێکا و پەیڕەوی ئەکا ئەو سیاسەتەکەیە ئەنجینا لەوانەیە کەسێک بن کەسانی کە بن لەناو یەکێتی نیشتیمانی کوردستانە لەسەر ئاستی تاک کە جێ ڕەزامەندی خەڵک نەبن لە ئاسخواستی خەڵکان نەبن مامەڵەیان بەو شێوازە نەبێت کە یەکێتی ئیشی بۆ ئەکات و یەکێتی خەباتی بۆ ئەکا بەڵام ئەمانە کەسانێکی کەمن زۆرینە سیاسەتی یەکێتی استراتیجی یەکێتی ئەوەی کەزاڵە ئەوەی کە ئیشی پێ ئەکرێ ئەوەی کە مەبدەمان هەیە و باوەڕمان پێێتی ئەوەیە کە یەکێتی خۆی بە خزمەتکار و خزمەتگوزاری خەڵک ئەزانێ هەموو هەوڵێکی خۆی ئەدا بۆ بوژانەوەی ژێرخانی ئابووری بۆ خزمەتکردنی گەنج بۆ خزمەتکردنی پەروەردە بۆ خزمەتکردنی تەندروستی بۆ ئاودانکردنەوە بۆ خوشگوزەرانی بۆ چاکردنی سەرجەم کێشەکانی هاوڵاتیان ئەو بەڵێنە کاتێک ئەبینە سەر کاتێک پێمان ئەچێتە سەر کە پشتیوانیمان لێ بکرێت لەلایەن جەماوەری خەڵکەوە و بتوانین ئیشەڵڵا ئەشتوانین بڕیارمانداوە سەرۆکی حکومەت وەرگرینەوە بۆ خزمەتکردنی خەڵک چەند ڕۆژێکی ماوە ئینتیخابات ئەوەندەی کە لە ناو خەڵکا و ئۆرگانەکان و جم و جۆڵەکانی خۆتان نەبینن بەدەنگەوە هاتنی خەڵک چۆنە بۆتان
ئێمە چاوەڕی زیاتریان لەکەین زیاتر چاوەڕی زیاتریان لەکەین حەز ناکەن ئەگەر پارتی دموکراتی کوردستان مەسەلەن حەزمی خۆی بۆ دەرکەوێ ئەرقە لەو کێشە دروستکات یان ناتوانێت یان هەرێمی کوردستان ئەگەر پارتی ئەرقەلەی دروست کرد هەرێمی کوردستان بەرەو کوێ طبعا سەرجەم ڕێکارەکان تەواو بوون کۆمیسیۆن سەرجەم ڕێکارەکانی کردو ئامادەکاری هەموو شتێک تەواو بووە هیچ ئەرقەلەیەک نەماوە هیچ شتێک نەماوە بەداخەوە زۆر بەداخەوە بە نیگەرانیەوە کە یەک مەترسی هەیە نە ئێمە خۆمانی لێ نادیدە ئەەکەین نە خەڵکیش ئەتوانی نادیدە بکرێ هێزێکی بێگانی داگیرکەری فاشیزم کە هیچ باوەڕی بە کورد نییە هەتا سەر ئێسقان دژایەتی کوردەکە لە هەر شوێنێکا بێ هەتا نیوەی خاکی دووهۆک و ئامێدی زاخۆی پێ تەسلیم کراوە هەرچەند ئێمە ئومێد ئەەکەین بۆ ئەوەیە بەڵێ هەرچەند ئێمە ئومێد دەکەین کە نەتوانێت حکوومەتی عێراق ڕێگەی پێ نەدا بەداخەوە کە باوەڕ ناکەم لە ئەو دەسەڵاتی کە هەیە لە هەرێمی کوردستانە ڕێ بتوانێت ڕێگری لێ بکە ناتوانێت ڕێگری لێ بکە یا با بڵین لەوانەیە نەیوێت ڕێگری لێ بکە ئەگەر ئەو بتوانێت کێشە دروست بکە و ئاسایش و ئەگەر حکوومەتی عێراق دیفاع لە سەروەری خۆی نەکە و ئەم هێزە داگیرکەرە نە کە هاتوۆتە ناو سنوورەکانی عێراق و کە ئێمە حکوومەتی هەرێمیش حکوومەتێکی فیدراالیە لەناو ئەو وڵاتە فیدراالیە کە پێویستە ئەمن و ئاسایشی سنوورەکانی لەلایەن حکوومەتی عێراق بپارێزرێ ئەرکی ئەوە بیپارێزێ ئەگەر ئەوە نەکات ئەو سەروەری خۆی نەپارێزێ وەکو حکوومەتی عێراق و دەست درێژەکانی تورکیا زیاتر پەرە بسێنێ تەنها ئەو مەترسیە هەیە کە ئەویش باوەڕ ناکەین عێراق ئەوە قوبڵ بکات بۆ مەسەلەی لەشکر کێشی چەند کاریگەری لەسەر پرسە نیشتیمانی نێتەوەیەتەکان هەیە بۆ چەند کارەساتێکی نیشتیمانیە وڵی ینی ئیتر ئەوەی کە ڕێگەی بۆ داوە حەق وایە هەتا باسی پرسی نیشتیمانی و نەتەوەیی نەکات باس لە بەهاکانی ئەوە نەکات ئەوەی کە ڕێگەی بگۆداوە ئەولانی کە ڕێگەی بگۆداوە ئەوە بکرێت چکەوە شکاندنی شکۆی نیشتیمانە شکاندنی سەروەریەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە تۆ بتوانێت سەربازێکی تورک بتوانێت لە ناو خاکی خۆتە پشتەمل و ڕێگری لە هاوڵاتیەکانی خۆت بکە هاتوچۆ بکەن خاکەکەت بکاتە سوتماک دارستانەکان و پاوانەکانە بسووتێنێ هیچ نەڵیت ڕێگری نەکەی بەڵکو کاراسانی بۆ بکەیت کاراسانی بکەی مەهماکان ئێمە لەگەڵ ئەو سیاسەتیانین کە بەڕاستی پارتیکرەکارانی کوردستان ئەیکا ئەو پێویستە لە سنوورەکانی خۆیان دیفاع لە هاوڵاتیانی خۆی و لە سنووری خۆی بک بۆ شێوازی کە بۆی ئەکرێ باوەڕمان بەوە نییە بەڵام ناکرێ لە ناو شەقامەکان تۆ لە ناو شەقامەکانی شارەکاندا تۆ بە دوای هاوڵاتی خۆت هاوڵاتێکی کوردەوە بیت و بیان نەیتە دەست بێگانە وڵاتێکی بێگانە بۆی کە سوتماکیان بکە خوێنەکەیان ئێسقانەکەیان تێکەڵ بە سوتوی سیارەکە ئۆتۆمبیلەکان بکەیت تۆ خەڵکی شارباژێڕی تا چەند مەترسیان ناوە منتیقی گەڵاڵە و شارباژێر بۆ بەداخەوە ئەو سنوورە جوان و ئەو سنوورە ئارام و دڕفێنی شارباژێر ڕۆژانە ئازار ئەچێژێ بەدەست درۆنەکانی تورکیاوە هاوڵاتی ئێمە لە گەڵاڵە هاوڵاتیەکانی ئێمە لە گەڵاڵە زۆر نەئارامن و زۆر جار زیانیان پێگەیشتووە هاوڵاتی ئێمە چوو بۆ سەیران و بۆ کەیف و خۆشی بۆ سنوورەکانی خۆی درۆن لیداوە بریندار بووە گیانی لەدەستداوە هاوڵاتیەکانی ئێمە لە ناوچەی سیوەی ژیانیان ئارام نییە لە سنوورەکانی خۆیان ئێمە بۆچی شۆڕشمان کرد بۆ ڕاپەڕینمان کرد ئایا بۆ پاراستنی ئازادی و سەروەری نەبوو بۆ ئاودانکردنەوەی دێهاتەکانمان نەبوو بۆ گەڕانەوە نەبوو بۆ خوشگەزەرانی ئەی تۆ هاوڵاتێکی خۆت لەناو گوندێکی دوورە دەست و سەر سنوورە نەتوانێت بە خۆشگوزرانی بژێ سەرڕای ئەوەی ئاوی نییە کارەبای نییە خزمەت گوزاری نییە شەقامی نییە دامەزراندنی نییە خوێندنگای نیە هەر پێی خۆشە لە خاکەکەی خۆیان بژی پێی خۆشە لێوە بەرهێنان بکە لەوێ ترێ ئەەکەن لەوێ هەنگوین ئەەکەن لەوێ ئاژەڵداری ئەەکەن درۆنەکانی تورکیا ڕێگرە لەوەی کە هاوڵاتیانی ئێمە لە سنووری گەڵاڵە و لە سنووری قامیش و لە سنووری ناوچەی سیوەیل و لە سنوورانی کە درۆنەکانی تورکیا تەراتێنی تیاکە بەڕاستی بەداخەوە ئێمە ئومێ دەکەین کە ئینشاءڵڵا بتوانین هەرێمی کوردستان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێی وەزارەتی پێشمەرگەوە هەوڵی زۆرمانداوە کە سیستمێکی بەرگری لایەن ئەمریکا وەربگرین بۆی ڕێگری بکەین لەوەی کە ئەو درۆنانە بە ئازادانە بێن و بڕۆن و چیانەوە بیکەن ئومێ دەکەین و ئیشیشمان بۆ کردەوە هەوڵیشی بۆ دەین ئینشاءڵڵا ئەو سیستەمە بگات و بتوانین ئێمەش خۆمان دیفاع لە خۆمان هەوڵێک هەیە وەکو یەکێتی بەڵێ وەکو یەکێتی هەوڵی زۆرمانداوە دوا سەرنجی بەڕێژ لێرخانەوە بەرنامەیە دەستخۆشیتان لێ ئەەکەم ئومێدەوارین کە هاوڵاتیان لە هەڵبژارنی داهاتووە کە بڕیارە بیستی دەبکرێ ئومێدەوارین ئینشاءڵڵا
کە پشتیوان بن بۆ یەک ئامانج پشتیوانمان بن بۆی خزمەتیان بکەین دڵنیا بن لەوەی ئەگەر یەکێتی زۆری نەبێت یەکێتی سەرۆکی حکوومەتی لەدەست بێ دڵنیا بن حکوومەت ئەبێتەوە بە حکوومەتی سەرجەم هاوڵاتیان زۆر سپاس بۆ بەڕێز لێر شێری پێشوی سەرکردایەتێکی نیشتمانی کوردستان سپاس بۆ بەڕێز دەستی ئەوەش خۆش بێ زۆر سپاس بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بە یەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردنە ویلایەتانەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ